تحرلانا سلاوسان لبيت بياني تام باش بيت بياني بينراني عزيز مان باش بيت لهرجيكي كو بينرمانن سلاوي كي جرم تان لبيت بهيوان بياني كي پر آرامي وتندرز باشي وپر جواني تان هبيت بيجومان لا سرانسري جيانا وهم لهريمي كردستانيش روشي دوي نيساني هم صالك دس نشان كراوا با روشي جياني بابلين هوشياري توشباي نخوشي اوتيزم كلا صالي 2008 ام روشة دس نشان كراوا ك روجي ك لأستي نودولتيا طوابي ولاتاني نتوي قرت وكان هوشياري زياتر ورقرن ياخد بابلين زنجي كي آقادار كرنويا بو أو بابتاني كبيويست ئەو بابەتانەی کە پێویستە بە ئاستی هۆشیاری و بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری بۆ تووشبوونی نەخۆشی ئۆتیزم لە سەرانسەری جیانە بێگومان ئێمە شۆک و هەرێمی کوردستان بێبەش نین لە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری هەم بۆ تەواوی خێزانەکان هەم بۆ ئەو کەسانەشی کە دووچاری با بڵێن تووشبووی نەخۆشی ئۆتیزم بوونەتەوە بتوانن ڕێنمایی و هۆشیاری گرنگ وەربگرن لەم نێوەندەیە بێگومان هەفتەی هۆشیاری تایبەت بە تووشبوونی نەخۆشی ئۆتیزم بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری لێرە و لەوێ لە تەواوی جێگاکان سیمینار و پانێڵی گرنگی زانستی تایبەت بەم بابەتە ئەخرێتەڕۆ من ئێستا لە یەکێک لە سنتەرەکانم بێگومان بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە کەسانی پسپۆر لە ئۆتیزم هەم ئەو کەسانت کە مامۆستان یاخود دکتۆرە بەڕێزەکان یاخود ئەو کەسانی کە لە نێو سنتەرەکانی تایبەت بە ئۆتیزم کاری بەردەوامەکەن ڕاهێنانی بەردەوامەکەن بە خێزانە خۆشەویستەکان بۆ خێزانانی کە منداڵی ئۆتیزمیان هەیە چۆن بتوانن ڕێنمایی گرنگ ڕێنوێنی گرنگ وەربگرن تاوەکو منداڵەکانیان بە ئاستێکی زۆر باشا بڕوات تا قۆناغەکانی دیکەی ژیانیان لەم ڕۆیە ئەوەی کە بەدی ئەکرێت لە زاری میوانەکانمەوە هەندێک بابەتی گرنگ با بینەرانی خۆشەویست ئەبەخشم پانێڵێکی زانستی بەڕێوە دەچێت کە ناونیشانێکی گرنگی لە خۆگرتووە هەڵەباوەکانی کۆمەڵگا یاخود بۆ چوون و هەڵەباوەکانی کۆمەڵگا سەبارەت بە ئەو دەنگۆیانەی کە تایبەتە بە شڵەژانی تووشبوونی ئۆتیزم بزانین ئەو هەڵەباوانە چییە کە لای کەسەکان بەدی ئەکرێت بۆ ئەوەی ڕێگا ڕاستەکە هەڵبژێرێت بۆ هۆشیارکردن و بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری بۆ تووشبوونی ئۆتیزم ئەچمە لای میوانەکەم لەم بەشەی پرۆگرام مامۆستا میدیا عومەر حسێنم لەگەڵا بێت کا بەڕێزیان سەرپەرشتیاری پسپۆری پەروەردەی تایبەت لە هەمان کاتە سەرۆکی ڕێکخراوی یارۆ و سەرپەرشتیاری سەنتەری مێرسی ماری هەندێک گفتوگوی لەگەڵاکەین و هەندێک بابەتی گرنگ بۆ ئێوە ئاخێنەڕۆ مامۆستا گیان ئەگەر بفەرمیتە لای ئێمە سلااوت لێبێت بەیانیت باش بێت زیشتان سلااو لە بەڕێزان بەخێر بێن زۆر سوپاسان دەکەین کە ئەرکتان کێشاوە کورسات هەمیشە پێشەنگە لە کار و چالاکیەکانی خاوەن پێداویستی تایبەتە زۆر سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بۆ وتەکانت مامۆستا میدیا هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەین هەفتەی هۆشیاری تایبەت بە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری هەم بۆ خێزانەکان هەم بۆ تووشبوونی ئۆتیزم پێم بڵێ ئەم پانێڵە زانستی خۆی لە چیا ئەبینێتەوە کە ناونیشانێکی گرنگتان بۆ هەڵبژاردووە زۆر هەڵی باو هەیە لە ناو کۆمەلگایە بۆ حالەی ئۆتیزم ئێستا ئەو ژمارە زۆرانەی کاڵێن کە ئۆتیزمە کە بەهۆی ئەوەی کە من چەند ساڵێکی زۆرە لە مەجای خاوەن پێداویستی تایبەتە ئیشەکەم ئەو وانە زۆر جار هەیە مناڵمان بۆ هاتۆ بە راپۆرت کە بەس راپۆرتی لیجنەنە بۆمان هاتووە کە ئۆتیزمە بەس دوایی کە دوای و ئیشمان لەگەڵا کردو گۆڕینی هەڵسوکۆتمان بۆ کردووە سێرمان کردو ئۆتیزم نییە یا ئۆدیدیا ADHD کێشەی هەیە بەس ئۆتیزم نییە ئێمە ئەمانوێت تۆزێ هەندێشت هەیە ڕاستیکەینەوە تەشخیص بۆ هەموو کەسێ نابێت هەموو کەسێت تەشخیصکە بێ لیجنە تەشخیصکە و مامۆسای پەروەردەی تایبەت و مامۆسای ئاسایی بۆی نییە تەشخیصکە ئەمانە تۆزێ هەڵن و من لێرەوە پەیام هەیە ئەڵێم ڕێژەی لە سا 5 ئۆتیزمە لە سا 35 ئۆتیزمە ڕێژە بۆ ئۆتیزم نییە ئاست هەیە ئاستی تند و ناوەند و قرس ئەم ئاستانش بە گۆڕینی هەڵسوکەوت ئەتوانێت بە ژینگەی گۆڕاو بە گۆڕینی هەڵسوکەوت ئەتوانی گۆڕانکاری لە مناڵەکەیە بکەیت یعنی کەواتە ئێستا زۆر راپۆرتمان بۆ ئەڵێ ڕێژەی لە سا 5 ڕێژە نییە چاکبوون نییە باشبوون هەیە یعنی مناڵی ئۆتیزم ئەتوانرێ باش ببێ یعنی بتوانێت لە ناو کۆمەلگایە خۆی بگۆڕێ نان بخوا بچێتە توالێت خۆی پاکاتەوە بەس بڵێ لە ساسە ئەم مناڵە باشە بێ باشبوون نییە بەس چاکبوون هەیە ئەمانێ ئەم
پەیامانە بگەێنین خۆمان بە پێویستیە زانین کە هەر کەسە لە بوارێکە ئیشەکە لە یعنی هەر کەسەیەکێ لە نەوت قساکەیەکێ لە ژینگە قساکەیەکێ لە ڕێگایەکێ لە کارەبایەکێ لە ئاو هەرێکە و قسەیەکەکە ئێمە ئەمانەوێ لە ناو ئۆتیزما خاوەن پێداویستی تایبەتەکە ڕۆڵمان هەبێ بۆیە مێرسیماری بە واجبی خۆی زانی کە پانێڵێک ئامادەکە بۆ ڕۆشنبیرکردنەوەی کۆمەلگا بۆیە ئەڵین هەڵەی باو لە ناو کۆمەلگا هەیە تکایە ئەم هەڵە باوانە هەوڵ بین ڕاستیکەن و هەریەکە و لە ئاسی خۆیەوە زۆر باشە کەواتە ئەو بابەتانی کە ئەخرێتە ڕوو تایبەت بۆ کەسە پسپۆڕانی کە لێرن بابەتەکان چی و چین مامۆستا میدیا بووی ئەگەر خێزانێک ئێستا بینەری بەرنامەکەی ئێمە بێت منداڵی ئۆتیزمی هەبێت بۆی بتوانێت لە پانێڵەکەی بەڕێستانە و زانیاری باش وەربگرێ خو سنتەر و ئەو جێگانە بکات کە ڕایەنانی تایبەتی پێکرێ دوو بەشی پانێڵماندانەوە پانێڵێکیان زانستیە کە دکتۆر ئەفرام و دکتۆر کەریم و دکتۆرە نەزیرە پێشکەشیەکە ئەم پانێڵە زانستی وەکو زانست پەیامی خۆیان هەیە هەر یەکە و پەیامێکیان هەیە لەسەر ئاخر توێژینەوە قسە ئەکەن ئەوە پەیامێکی زانستی حەزەکەم لە زاری خۆیانەوە چونکە زۆر بەرفراوانە ئەگەر دەرفەت نەبێ ئاخر نەچمە لایەن ئاخر توێژینەوە چیەکە قسەی لەسەرەگرێت ئاخر توێژینەوە ئەوەیە ئەڵەیە هەموو مناڵێک کە نیشانەی هەبوو مەسەرەن دەستی جوڵان بە دەوری خۆیان سوڕایەوە بە دوو نیشانە بە سێ نیشانە ئۆتیزم نییە یا زۆر جار هەیە هەندێک سیفاتێ یا مەسەلەن ئەفلام کارتۆنێک مەسەلەن گۆرانیەک مناڵ ناکا بە ئۆتیزم ڕاستە ئایپات و ئەلکترۆنیات کاریگەری خراپی هەیە بۆ سەر مناڵ بەس ئۆتیزم دروست ناکات هەدەفەکەمان ئەوەیە کە کاریگەری هەیە بۆ هەموو مناڵێکی ساغش حتا بۆ گەورەش ئیسا سیرەکەی گەورەکان زۆر زۆرەڵەن سەرمانێشێ یا چاومانێشێ یا سەیری خەڵکە هەمووی عینەکی لە چاوایە یان عەسەبین لەسەر ترافیک لایتێ لەسەر شتێکی بەسیت سیرەکەی بۆ یەکتری دابەزن کاریگەری خراپی هەیە بەڵام مناڵ ناکا بە ئۆتیزم ئەوی تریشیان پەیامی حکومەتە ئایا حکومەت ئەم کێشەیە هەیە تۆ چی ڕۆڵێگە بینی پەروەردە لەگەڵ کاروباری کۆمەڵاتی لەگەڵ باسی خێزان باوکێک باسی خۆیەکە ئەگەر مناڵێکی ئۆتیزم هەبێ کۆمەلگا یارمەتی نەیە چ کێشەیەک دروستە بێ کێشیان بۆ دروستە بێ ئیسا ئێمە لە 15 خێزان لە 20 خێزان 4 خێزانمان جیابەتەوە ئەمە قورسایی کۆمەلگاشان لەسەر ئەنجا قورسایی دەوروبەریان لەسەرە کە سوکار نەنک و باپیر ئیسا لە شوێنێکی وەکو ئەمریکایە چەند دەورە بۆ دایک و باوکەکە ئەکرێتەوە ئەوەنەش بۆ نەنک و باپیرەکە ئەکرێتەوە بێ نەنک و باپیر خاڵ و مام و پور ڕۆڵێکی باشیان هەبێت لە یارمەتیدانی ئەم خێزانە جاری وام خێزانە پێویستیان بۆیە 2 ساعت بە یەک و بچنە پارکێکەوە ئەبێ کە سوکار دەوری هەبێ ئەبێ ڕاگەیانەکان کاریگەریان هەبێ خەڵک تەسقیفکەن ئەو مناڵە تەنها موڵکی دایک و باوکەکە نییە ئەی ناسنامەی مام ئەیە بە مام ناسنامەی خاڵەیە ناسنامەی نەنک باپیری ئەی ئەم ناسنامەیەتانەیەتێ بۆ کاری ڕۆڵتانە ئەبێ ڕۆڵیشتانە بێت خۆش بێ مامۆستا میدیا کۆتا پەیامەت زۆر بە کورتی بۆ ئێمە بۆ بینەران خەیتە ڕوو ئەتانەوێ بۆ لەم و دوا کاری چی بکەن بۆ خێزانە خۆشەویستەکان بۆ منداڵانی توشبووی ئۆتیزم وەڵی مناڵەیە خێزانە خۆشەویستەکان ئەوە نعمەتێکە خوایاونێتێ ڕاستە کۆمەلگا مقەسرە بەرامبەرتان ڕاستە کە سوکار کەمتەر خەمە بەرامبەرتان بەڵام ئێوە دائیمەن بیری لێ بکەنەوە کە ئەمە دیاری خوایە بۆ بەڕێستان هیوادارم بەهێز بن بەرەنگاری ئەم وەزع بنەوە مناڵەکانتان ئەتوانرێ ئاستی باش بکرێ بەڵام ئەمە بخەنە بەرچاوی خۆتان کە هیچ مناڵێکی ئۆتیزم چاک نابێتەوە زۆر سپاس بۆ بەڕێزی نا لە خزمەتانە بەخێر بێ سەرچاو بفەرمۆ ئیسراحەتی خۆت وەرگرە سپاس بفەرمۆ زۆر سپاس بۆ مامۆستا میدیا عومەر حسێن کابڕێزیان سەرپەرشتیاری پسپۆڕی پەروەردەی تایبەت لە هەمان کاتە سەرۆکی ڕێکخراوی یارۆ سەرپەرشتیاری سەنتەری مێرسیماری سپاس بۆ وتەکانی جا ئێستا پێم خۆشە بچمە لای یەکێک لەو باوکانی کە منداڵی توشبووی ئۆتیزمی هەیە زۆر بەڕێز کاگاراز عوسمان چالاکوان لە ئۆتیزم باوکی منداڵێکی ئۆتیزم هەندێک گفتوگۆ لەگەڵ بەڕێزیشان ناکەین کاگاراز بفەرمیتە لای ئەمە سپاس بۆ ئامادەبوونت بەیانیت باش بێت زۆر سپاس بۆ بەڕێزیشت هەر باس سەرەتا لەوە دەست پێ بکەین بەڕێز سانۆک و باوکی منداڵێکی ئۆتیزم
سەرەتا پێم بڵێ بارودۆخی ئێوە چۆنە لەگەڵ منداڵەکەتانە و پێشمان بڵێ تەمەنی منداڵەکەت ئێستا چەندەیە کە بتوانێت بە شێوازێکی باش لە ڕێگەی ڕاهێنانە تایبەتەکانەوە ژیانی خۆی تێپەڕێنە. دەستەکانتان خۆش بێت، زۆر زۆر سوپاستان دەکەم. بەڕاستی ئەم تەمەنی مناڵەکەی من کوڕەکەی من هەرزەکار ئێستا تەمەنی 28 ساڵە، ئەم سەرەتای لەدایک بوون با بڵێن لە ساڵی 97 ئەو هیچ سنتەرێکمان نەبوو، هیچ شوێنێکمان نەبوو و نەشمانە زانی ئۆتیزم چییە. بە تەجروبەی ژیانی خۆمان وەکو مناڵێکی ئاسایی مامەڵەمان لەگەڵا کردەمە زانی حاڵەتەکەی ئەوەیە. بەڵام دوایی کە هاتینە ناو واقعی ئیشەکەوانێ وردە و لە شارەزاییمان پیا کرد و ئیشمان لەگەڵ مناڵەکەمانە کردووە، کوڕەکەمانە کردووە و ئێستا لەخوا بە زیابێ باشە، ینی ئەتوانێت قسە بکە، ئەتوانێت بۆ زۆر شوێن لەگەڵ خۆمایی بم، ینی هەروەکو پیاوێک مامەڵی لەگەڵاکەم. بێگومان بەرپرسیارەتێکی زۆر جیاوازە لە چاو خێزانەکانی تراکە منداڵەکانیان ساغبێ، بەڵام منداڵەکەی ئێوەش بێگومان بە هەوڵ و هیمەتی باوکی لەگەڵ دایکیە ئەتوانن منداڵەکانتان پێ بگەین یا خود منداڵەکەت پێ بگەینی کە بتوانێت لە قۆناغەکانی تەمەنیشیا بتوانێت ژیانێکی باش بەڕێ بکە. پێم بڵێ پێشتر ئەتانبەر بۆ ڕاهێنان و سنتەرە تایبەتەکان یاخود لەم چەند ساڵی دوایی با بڵێم ناوتان ناو نووس کردو بۆ ئەوەی بەشداری سنتەر و ڕاهێنانەکان بکات، چۆنی کار و چالاکیەکانی بەڕێوابات؟ بەداخەوە هیچ سنتەرێکی نەبینی، خۆی بەردی بناغی دوو سنتەری داناکە چی خۆی شمولی ناکرد بچێتە سنتەرەکەوانێ. ئێمە هەر خۆمان هەوڵمان لەگەڵایە، هەر خۆمان ئیشمان لەگەڵا کرد و ئێستش لە هەموو جیهانە گەیشتونەتەوە ئەو قەنەعاتە سنتەر بەشێکە لە ڕاهێنان، خێزانیش تەواوکەری بەشەکەی ترێتی ئەبێ خێزانیش خۆی هەوڵ با، خێزانیش خۆی لە ماڵ و خەریک بێ لەگەڵ مناڵەکەیە بۆ ئەوەی ئاستی مناڵەکە بەرەو پێش بچێ. ئێمە ناڵین مناڵەکەمان چاگە بێتەوانێ وەکو مناڵێکی ئاسایی، بەڵام باش هەبێ و ئێمە داوای ئەمانش تەبەن هەوڵ و جوودی لایەنە پەیوەندیدارەکانی شێوێ بەڕاستی بۆ ئەو مناڵە مێژ منداڵانە تەمەنیان لە 12 ساڵ بەرەو ژوورە بێنەوە ماڵەوە. باشە چی بکەن کەوا بۆمانە پێویستیان بە سنتەرێکی پیشەیی هەیە لە 12 بۆ 18 ساڵکە بۆیان کرێتەوانێ و لە دوای 18 پێویستیان بە پەیمانگایەک هەیە پێشکەوتوتر لە سنتەری ڕاهێنانی و پیشەیەکە پەیمانگایەکیان بۆ بکرێتەوە بۆی ئاسی ئەو مناڵانە باش ببێت و نەبن بەبار بەسەر کۆمەڵگەوە سبێنێ نەکەونە سەر شەقام و جادەکان و هەم خێزانیش ئاسوودە بێ و هەم کۆمەڵگەش. کاگاراز بۆ هیوایی منداڵەکەتان هەمیشە بتوانن بەشداری پێ بکەن لە ڕاهێنانە تایبەتەکانە وەکو بەڕێزی شت لە زاری خۆت و ئاماژەت پێ کرد، ئیشەڵا بارودۆخی باشتریش ببێت و بتوانن تەمەنێکی باش بەڕێ بکە. سپاس بۆتەکان، زۆر سپاس بۆ بەڕێزیشتان، سپاس بۆ زۆر بەڕێز کاگاراز عوسمان کا بەڕێزیان چالاکوان لە ئۆتیزم لە هەمان کاتە باوکی منداڵێکی ئۆتیزم ئینشاءالله هەم ئەم منداڵێک کە ئێستا لەزاری باوکیەوە گوێمان لەوتەکانی بوو کە منداڵەکەی تەمەنێکی هەیە، بەڵام بۆ پێیکە قسەکانی گوێمان لێ بۆ هەم بینەرانی خۆشەویستیش ئینشاءالله بارودۆخێکی باشتر ببێت و بەشداری پێ بکرێت لە ڕاهێنانە تایبەتەکانە چ لە ماڵەوە لەلایەن دایک و باوکیەوە یاخود بەشداری پێکردنی لە سنتەر و ڕاهێنانەکان ئینشاءالله هەموو منداڵێکی توشبووی ئۆتیزمیش بتوانن کاری باشتریان بۆ بکرێت بە تایبەت لە نێوەندی هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیش سنتەری تایبەت و سنتەری زۆر باشمان هەیە بۆ ڕاهێنانە تایبەتەکان. ئەنجامدانی ئەم جۆرە پانێڵە زانستیانش هەوڵێکی زۆر باشە بۆ بەشداری پێکردنی تەواوی خێزانە خۆشەویستەکان و پسپۆر و کەسانی ئاکادیمی لەم نێوەندەیە بۆ ئەوەی دۆخی توشبوانی ئۆتیزم باشتر و باشتر بکرێت. ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم.